بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. براني بريس خوشكاني سنگين ده هشوني كم دنياي هن صلاة وصوزو ورحمة ومهرباني خواهي پروردگار برجي بسرتان ده رمضان تان لي مبارك به طاعة وعبادتان قبول به بريزان خوش ويستاني من إما هتاوكو دوني دعامان دكردو دمانقود اللهم بلغنا رمضان. سپاس ستایش بخوای پروردگار که امر پیگشتوین و دلین اللهم اعنا على صيامه وقيامه وأيام پشت پنامان بی بو ئەوەی کە بتوانین لەم ماگە پیرۆزەدا ڕۆژەکانی بە ڕۆژوو بین و شەوەکانشی بە شەو نوێژ و تەڕاویحەکان زیندوو بکەینەوە. ئەزیزانی من، مانگی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێکە کە خوای پروردگار ئەینێرێ بۆ بەندەکانی هەتاوەکو پاکیان بکاتەوە لە ژەنگ و گوناه و تاوان کە لە پێش مانگی ڕەمەزان کردویانە و ئەم مانگە وەکو وەرزی هەڵوەرینی گوناهەکان خوای پروردگار دای ئەبەزێنێتە سەر زەوی بۆ گروی بەشەریەت بە گشتی و بەتایبەتی موسڵمانانی ڕێز و خۆشەویست. بۆیە ئێمە پێویست دەکات لەم مانگە پیرۆزەدا کە ئەو دەرفەتە ئەو کاتانەی کە کاتانێکی دیاریکراون لە دەستمان دەرنەچن. و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمێت ئیذا جاء رەمەضان فتح أبواب الجنة. کاتێکە مانگی پیرۆزی ڕەمەزان کە دادێت خوای پەروەردگار دەرگای بەهەشت، دەرگای ڕەحمەتی خۆی، دەرگای سۆز و میهرەبانی خۆی دەکاتەوە بەسەر بەندەکانیدا و دەبینین بە چاوی خۆمان کە مرۆڤ کە ئینسان تاقە و توانایەکی تایبەتی هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە تەواوی ڕۆژ لە زۆربەی وڵاتەکان لە زۆربەی شوێنەکان کە 15 بۆ 16 کاتژمێر بە ڕۆژووین، هیچ ناخۆین، خواردن ناخۆین، تاعات و عیبادەتەکانمان زیاد دەکەین لە بەخشین، لە نوێژکردن، لە ذیکر، لە بەسەرکردنەوەی یەکتری. ئەمانە ڕەحمەتی خوای پەروەردگارن کە ئێمە بە چاوی خۆمان بە عەمەلی دەیبینین. و هەروەها ئەفەرمێت وغلق أبواب النيران. خوای پەروەردگار لەم مانگە پیرۆزەدا دەرگای جەهەنەم دادەخات، دەرگای ئاگر دادەخات، دەرگای عەذاب و تۆڵەی خۆی دادەخات لەسەر بەندەکانی. واتە ئەم تەواوی ئەم مانگە ڕەحمەتە، میهرەبانی خوای پەروەردگارە بۆ ئێمە. وصفدت الشەیاطین و شەیتانەکانش کۆت و زنجیر دەکرێن، دەبەسرێنەوە. واتە هەر لە بەهاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە ئەمڕۆوە شەیتانەکان لە جێگەی خۆیاندا دەبەسرێنەوە بۆ ئەوەی کە ئینسان تەنها خۆی و نەفسی خۆی بێ. ئەمەش دەرفەتێکە کە خوای پەروەردگاریدا بە ئینسان هەتاوەکو خۆی مەحارەبەی نەفسی خۆی بکە، هەتاوەکو کە شەیتانی لێ دوور بخاتەوە بۆ ئەوەی کە زیاتر نزیک ببێتەوە لە خوای پەروەردگار و بتوانێت ئەم مانگە ئەم دەرفەتە کە خوا لە خۆی ڕازی بکاتێدا تاعات و عیبادەتێ بکات کە شایەنی ئەوە بێت کە خوای پەروەردگار ڕەحمی پێ بکات و بیخاتە بەر ڕەحمەتی خۆی. و خوای پەروەردگار کاتی کە شەیتانە جنەکان ئەبەسێتەوە ئاگادار بین. لەم مانگەدا زۆرجار شەیتانە ئینسیەکان جێگەی شەیتانە جنەکانش ئەگرنەوە، واتە تۆڵەی ئەوان شەکەر کە بەسراونەتەوە سەیرەکەن لە ئیعلام، لە تەلەڤیزیۆنەکان، لە کەناڵەکان ئەمەندە بەرنامە و شتی خراپ، ئەوەندە شتی ناشەرعی، ئەوەندە شتی نابەجێ بڵاو ئەکرێتەوە بۆ تێکچوونی شێرازی کۆمەڵایەتی، بۆ زیادبوون و بڵاوبوونەوەی فەساد. لە ڕاستیدا ئەمانە کاری ئەو شەیتانە بەسراوانە ئەکەن. ئەبێ ئێمە ئاگادار بین، ئاگامان لە خۆمان بێ و چۆن خوای پەروەردگار شەیتانە جنەکانی بۆ بەستوینێتەوە، ئاواش ئێمە لە شەیتانە ئینسیەکان خۆمان پارێزین، لەو کار و کردەوە خراپانەی کە ئیکەن ئێمە دوور بکەین و لیان و خۆمان لێ پارێزین. کەوابوو مانگی پیرۆزی ڕەمەزان ڕەحمەتە، میهرەبانی خوای پەروەردگارە. خوای پەروەردگار دایناوە بۆ ئێمە هەتاوەکو لێمان خۆش ببێ، هەتاوەکو دەرفەتێکمان پێ بدا کە ئێمە بتوانین خوا لە خۆمان ڕازی بکەین، بتوانین ئەوەندەی تاعات و عیبادەتیا بکەین هەتاوەکو تەقوامان زیاد بکە. چونکە مانگی پیرۆزی ڕەمەزان خۆی بۆ چییە؟ وخوای پەروەردگار فەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بۆ ئەوەیە کە تەقوامان زیاد بکە. ئەگەنا خوای پەروەردگار پێویستی بە برسێتی و بە ماندوێتی و بە بەخشینی ئێمەش نییە، تەنها بۆ خۆمانە. بۆیە هەوڵ بدەین کە ئێمە تەقوامان زیاد بکەین لەم مانگە پیرۆزەدا، بەو تەقوایە نزیک ببینەوە و ببین بۆ متەقیانەی کە خوای پەروەردگار وەسفیان ئەکات و لێیان ڕازیە. داواکارم لە خوای پەروەردگار کە تاعات و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکە، بە خوای پەروەردگار ئەم مانگەمان بەسەرا تێنەپەڕێنێ هەتاوەکو لە گوناهی هەمومان خۆش دەبێ و قەڵەمی عەفوی میهرەبانی خۆی بێنێ لەسەر گوناه و تاوانەکانمانە، لە گوناهەکانمان خۆش ببێت و بمانکا بە بەندە ساڵحەکانی خۆی. وصلى اللهم على سيدنا محمد وعلى
آله وصحبه أجمعين. كانالي BK4 كتلة هرشوبي. كانالي BK4 لوية. كانالي BK4